خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان یاسای ئەنجومەنی پارێزگاکانی کوردستان هەموار دەکاتەوە و چەند بەرگەیەک کە تایبەتە بە هەڵبژاردننی پارێزگار و درێژکردنەوەی وادە ئەنجومەنی پارێزگەکان تا هەڵبژاردننی داهاتوو بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن هەروە لاولێرە و عەباس فەتاح ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان تاوتوێن پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکانمان دەکەین. پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ پێشنیازی یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی هەرێم کرد. ڕۆژی دووشەمەش پەرلەمان یاساکە بەسەند دەکات. لە هەمواری یاسای ئەنجومەنی پارێزگاکاندا دوو بورگە هەموار دەکرێنەوە. بەپێی راپۆرتی هەردوو لیژنەی یاسایی ناوخۆ و ئەنجومەنە خۆجێیەکان پێشنیاز کراوە هەڵبژاردننی پارێزگار لە ناوەوە و دەرەوەی ئەنجومەن بێت و وادەی کارکردنی ئەنجومەنەکانیش تا هەڵبژاردننی داهاتوو درێژ بکرێتەوە. یەک هەڵبژاردننی پارێزگار لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەن یان لە نێوانیاندا بە زۆرینەی ڕەهای ژمارەی ئەندامانی ئەنجومەن دەبێت لە ماوەیەکدا کە بەو پەڕی 30 ڕۆژ لە مێژووی بەستنی یەکەم دانیشتنەوە تێپەڕ نەکات. مادە 2 بەدەر لە حکمی بڕگەی دووەم لە مادەی چواردەمی یاساکە و بەدەر لە حکمی بڕگەی سێەم لە مادەی 31 لە یاسای ژمارە 4 ساڵی 2009 هەموار کراو. ئەم خۆلەی ئەنجومەنی پارێزگاکان لە پیادەکردنی تایبەتمەندیەکانیان لە کاتی کۆتایی هاتنی ماوەی یاساییان تا هەڵبژاردننی خۆلێکی نوێی ئەنجومەن بەردەوام دەبن. بەپێی یاساکە پێشتر هەر کەسێک کرابا بە پارێزگار دەبوایە ئەندامی ئەنجومەن بێت. بەشێکیش لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دیاریکردنی کەسێک بە پارێزگار لە دەرەوەی ئەنجومەن بە کەمکردنەوەی ڕۆڵی ئەنجومەن و واڵاکردنی دەستوەردانی زیاتری حیزبە دەسەڵاتدارەکان لە کاروباری حکومیدا دەبینن. ئەمیش پشتگیریە بۆ چونە دەکەم کە هەڵبژاردننی پارێزگار لە ناو ئەنجومەنی پارێزگا بێ لەوانەیە باسیەوەی بکرێت کە پۆستێکی گرنگە و ئەرکو مەهامی گرنگی هەیە پارێزگار ڕاستە بە حیزبەکان هەوڵ دەن خەڵکی شایستە و خەڵکی بەهێز و بەتوانە بربژێ بکەن بۆ ئەو ئەنجومەنی پارێزگایە بۆ کە دواتر ئەگەر چاویان لەوە هەیە کە پارێزگارێکی بەهێز و شایستە دابنێن ئەو کەس هەڵبژێدرێت. بۆ ئەم پێم وایە ئێمە ئەم دەرگایە نەکەینەوە کە ئەم حەقە لە ئەنجومەنی پارێزگا وەربگرینەوە و ئەم حەقە لە خەڵک وەربگرینەوە. هێنانی کەسێک لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگا بە بێ شەرعێتی هەڵبژێرراو لەلایەن خەڵکەوە وا دەکات کە کەسانی گوێڕایەڵ بۆ حیزبەکان بهێنرێن بکرێنە پارێزگاری شارەکان و لە باتیەوەی گوێڕایەڵی خەڵک بن گوێڕایەڵی حیزبەکانیان بن و خەڵک لەم کاتەیە مافی پێشێ لەکرێ و کەمتر ئاوڵ لە خەڵک بێتەوە. پارێزگا ئەبێ لە ناو خەڵکەوە بێ و ئەنجومەنی پارێزگا کە منتەخەبە پێویستە پارێزگا لەوێەوە بێ بۆیە دانانی پارێزگا لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگا بە تەراجوعێکی گەورەی ئەبینم لە پرۆسەی دیموکراسی بۆ ئێستا من پێشنیار دەکەم یەکسەر پارێزگار لە دەرەوەی ئەنجومەن لەبەرەوەی پۆستێکی سیادی گەورەیە لە شارێکی بە تایبەتی بابسە بۆ نمونە باسی هەولێر دەکەین پایتەختی هەرێمی کوردستان. من پێشنیار دەکەم بەبێ گەڕانەوە بۆ ڕەهای زۆرنەی دەجی ئەندامانی ئەنجومەن لە دەرەوەی ئەنجومەن پارێزگار هەڵبژێردن. بەداخەوە لە هەرێمی کوردستان دواخستن بۆتە عادەتێکی هەمیشەی دواخستنی هەڵبژاردنەکان. هاوکات لە دانیشتنەکەدا چەندین ئەندامی پەرلەمانی کوردستان داوایان کرد بە زووترین کات وادەیەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دابنرێت هیچی تر بەبێ پاسا و هەڵبژاردنەکان دوانەخرێن. ینی بەداخەوە تەبەن هەموو هەڵبژاردنەکانی لە هەرێمی کوردستان کراون هیچی لە کاتی خۆیدا نەکراوە. بۆیە من پێم باشە حەقەتەن ئێمە وەکو ئەم ئەسەسەیە پەرلەمان ڕێگە نەدەین هەرچەند دواکەوتۆ خۆی کە دەبوو پار کرابایە بەڵام ئێمە وەکو ئەم ئەسەسەیە بڕیار بدەین لایەنی پەیوەندیدار حکومەت کە بەیانی تەشکیل دەبێت لە زووترین کاتدا ئەم هەڵبژاردنە بکرێت چونکە پەیوەندی بە خەڵکەوە هەیە. تاوەکو ئەو کاتەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تۆمارێکی شایستەیەوێ قانونی هەڵبژاردنەکان تعدیل دەکرێتەوە زەمینە ئەڕەخسێ بۆ هەڵبژاردنێکی شایستە ویان ئەگەر توانیمان و ئیشەڵا شەتوانین لە دەستورا زۆر گرنگە ئێمە ڕۆژی هەڵبژاردن وەکو ڕۆژێکی نیشتیمانی دیاریکەین 4 ساعت جارێک یەک ڕۆژ یەک مەسروف هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگار هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت. ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە ساڵی 2005ەوە دامەزراون و
لە 90 کورسی پێک دێن کە سلێمانی 32 کورسی و هەولێر 30 کورسی و دوهۆک 28 کورسین. تاوەکو ئێستا دووجار هەڵبژاردنیان بۆ کراوە. ماوەی 9 مانگیشە خولی دووەمی ئەنجومەنی پارێزگاکان وادەی یاساییان بەسەر چووە. لە نووسراوێکیشدا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم کە لە کۆتایی مانگی ئایاری ئەم ساڵ ئاراستەی ئەنجومەنەکانی کردووە تێیدا هاتووە بە پێی بڕیاری ئەنجومەنی شورای هەرێم وادەی ئەنجومەنەکان تەواو بووە ناتوانن بڕیار دەربکەن. جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک هەرەم بەخێربێک دەبڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە قسە لەسەر هەمواری یاساکە بکەین باز لە ئەنجومەنی پارێزگاکان بکەین. ئەنجومەنی پارێزگاکان چ گرنگێکیان هەیە وایە گرنگیان هەیە بۆ کوردستان؟ طبعی ئەنجومەنی پارێزگاکان سادەی عەقڵی مشەڕیع و یاسادانەری کورد نییە و ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ هاتنی بڕیاری فەرمانی بریمەر لە کە بە فەرمانی ژمارە 71 لە 2004 هات پۆڵ بریمەر حاکمی کاداینەوە بەڵێ کە هێنایە عێراقەوانێ لێەوە لە عێراقەوە هاو بۆ ئێمە لە 2009 یاسایەکمان پێ دەرکرد کە یاسای ژمارە 3 2009 ئەم یاسا گەر سێری بکەیت ئەوەندەی لەژێر کاریگەری یاسای ئەنجومەنی ئەو پارێزگانەیە کە لە هەرێمێکان ڕێک نەخراون کە لە عێراقا دەرچوو لە 2010 ئەوەندە بەداخۆ لەژێر کاریگەری فەرمانی بریمەریشان نییە بۆیە لەژێر ئەو کاریگەری ئەو ڕەوتەی کە هات لە دوای ڕوخاندنی حزبی بەعسەوانێ ئەم ئەنجومەنانە وەکو مۆدێلێکی تازە بۆ دروستکردنی حکوومەتی خۆجێی هاتە عێراق و هاتە هەرێمی کوردستانی شەوانێ بەڵام هەر لە سەرتاوە بەڕاستی لەبەرەوەی زادەی عەقڵێکی ناوخۆیی و خۆماڵی نەبوو بۆیە زیاتر ئەوەندەی وەکو لاساییکردنەوەیەک وەک چاولێکەریەک شتەکە وەرگیرا ئەوەندە وەکو ضرورەتێک و پێویستیەک وەرنەگیرا هەر بۆیە ئێستا کەش کە ئەبینین پەرلەمانی کوردستان زۆر بە ئیسراحەت هەڵەسێت بە درێژکردنەوەی وادەکەی وەکوی کە شتێکی زۆر ئاسایی بێ وەکوی کە پەرلەمان بەڕاستی وەکو ڕێکخراوێکی خێرخوازی بێ خێر بکە بە ئەنجومەنی پارێزگاکان و عمریان بۆ درێژ بکاتەوانێ بۆیە کێشەی لامەرکەزیەت و کێشەی دیموکراسیەتی تەبیعی لامەرکەزیەت و دیموکراسیەت پەیوەندیشی ئۆرگانیان بێکەوە هەیە ینی لامەرکەزیەت بریتە لە کۆڵەکەیەکی ڕئیسی دیموکراسی و ناتوانیت باز لە دیموکراسی بکەی ئەگەر بێت و سیستمی کارجێڕەکەت سیستم باشە بە کۆتی گرنگیان چیە بۆ نمونەگەر ئەنجومەنی پارێزگای چالاکە بێت لە کوردستانە لەبەرەوەی کە لە هاوڵاتیانەوە نزیکە بێتەوانێ ئەنجومەنی پارێزگایەک کە خەڵک هەڵی ئەبژێرێ ئەما بێ بە ئیرادەیەک و ئەم ئیرادەیە پێویستی بەوە هەیە دەسەڵاتێکی بێ دەسەڵاتێکی دارایی و کارجێڕی و وەزیفی هەبێ و ئەمە وا ئەکات بەوەی مەسافەی نێوان هاوڵاتی لەگەڵ ئەو ئەنجومەنانە نزیکتر بێ و ئەو کاتە ئەو هاوڵاتی کە دەنگەدات بە ئەندامێکی ئەنجومەن ئەندامی ئەنجومەن توانای ئەبێ ئەوەی هەبێت لە دواییان لە ڕێگەی پارێزگارەوانێ ئەو دەنگەی بۆ بکات بە پرۆژەی خزمەتگوزاری بەڵام ئەوەی کە لە ماوەی ڕابردووە دیمان لەبەر ئەوەی وەگوتم زادەی عەقڵێکی خۆماڵیمان نییە و لە قەنەعەتێکەوە نەهاتووە لە فەرهەنگی سیاسی ئەحزابەکان ئەمڕاستی مەوزوعی لامەرکەزی مەوزوعی تا ڕادەیە غایبە هەر بۆیە ئەبینیت بەوەی کە بە شێوەیەکی زۆر لاوەکی مامەڵی لەگەڵاکرێ و بەردەوامی ئیش بۆ واکرێت کە ئەنجومەنی پارێزگاکان بێکاریگەر بکرێن ڕۆڵیان کەم بکرێتەوە لە کاتێکە ئەگەر بێت و ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵیان بدرێتە من دڵنیام لەوەی ڕۆڵیان زۆر لە وەزارەتەکان زیاترە و ئەتوانن خزمەتگوزاری زیاتر لە وەزارەتەکان بۆ هاوڵاتیانی ناوچەکانی خۆیان دابین بکەن بەڵام وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیران و ئەو حکوومەت و عەقڵێتە مەرکەزی کە هەیە لە هەولێر ئەو عەقڵێتە پێی وایە کە گەر بێت و ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتیان هەبێ سربەخۆیی داراییان هەبێ ئەما بێتەوە هۆیەوەی کە هەیمەنەی ئەوان کەم بێتەوە دەسەڵاتیوان کەم بێتەوە بۆیە ئێستاکە ئەیانەوێت بەم هەنگاوانە وا پیشانی هاوڵاتیان بدەن کە ئەنجومەنی پارێزگاکان جسمێکی زیایەن لە ناو پرۆسەی ئیداری و پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستاندا لە کاتێکە پێویست بوو بە تایبەتی لە 2014 کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە دروست بوو ئەنجومەنەکان زیاتر و زیاتر باەخیان پێ بدرێەوە بیر لەوە بکرایەتەوە کە
ئەنجومەنی قەزا و ناحەکانیش هەڵبژاردنیان بۆ بکرێ بۆ ئەوەی هاوڵاتی هەتا دێت نزیکتر بێ لە ناوەندەکانی بڕیار و لایەنی بەرپرس لە قەزاکان و لە پارێزگاکان و لە ناحەکانە دیار بێ و بەمە ئەوەی کە پێوترێ بەشداری سیاسی کە یەکێکە لە ڕوکنەکانی دیموکراسی زیاتر برەوە سێنێ زیاتر دەچێتە پێش. سپاس دەکەم دەگەرم بۆ لای بەرست کاک عباس سپاس بۆ بەڕێژتان سەبارەت بە هەموارەکە هەموارە پرۆژەی فراکسیۆنێکەوە بە دیاریکراوی لە پەرلەمانی کوردستان ئێوە دەتانەوێت کوێی پرۆژەکە هەموارکردنەوە یاخودەوەی کە تا ئێستا و توێژی لەسەرکراوە چەند چەند بڕگەی گرنگی تێدایە؟ بەنای خی گەورە سلااو لە جەنابتان لە میوانە بەڕێزەکەتان لە بینەران و بیستەرانی خۆشەویست. بێگومان ئەم پرۆژەیە پرۆژەی بەڕسمی هیچ لایەنێک نیە ینی ئەندامان پرۆژەی ئەندامانە هەرچەندە لەلایەن فراکسیۆنی پارتیەوە مەسەلەن دەست پێشخەری کراوە بەڵام لە زۆرترین لە فراکسیۆنەکانی تریش واژۆکراوە بەهەرحاڵ بێگومان ئەمە زیاتر خۆی ئەم پرۆژەی ئەم یاسای ژمارە سێ و هەم یاسای ژمارە چواریش ینی پێویستی بە هەموارێکی ئەنی سەرتاسەریە ینی لە کۆمەڵێک مادە و بڕگەکانی نەک لە چەند مادە بڕگەیەک بەڵام ئەوەی کە ئێستا دەکرێت ئەمە چارەسەرێکی ئەم بارودۆخەیە کە ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگاکانی تێکەوتووە لە بەری هەڵبژاردننی بۆ نەکراوە کە هەڵبژاردننی بۆ نەکراوە نا ئێستاکە لە بۆشاییەکی یاساییدایە لە مانجی شەشەوە بەڵام سێ مانگ مافی پێدراوە لە یاسای هەڵبژاردن کە ماوەکەی بۆ درێژ دەتوانێت درێژی بکاتەوە نەیتوانێت هەڵبژاردن بکەم. کەواتە لە مانجی نوێی 2010 تاوەکو ئێرە لە بۆشایی یاساییدانا ئەم بۆشایی یاساییای کە دروست بووە ئێستاکە لە ئەنجومەنی پارێزگاکان بۆ چارەسەرکردنی ئەم پرۆژەیە پێشکەش کراوە کە مادەیەکیان لە مادەکان ئەوەیە کە تاوەکو کاتی هەڵبژاردن دەکرێت ئەمە لە پرۆژەکەدایە لە ئاستی پرۆژەکە بەڵام لە ئەنجامی گفتوگۆی ئەمڕۆ بیرروڕای جیاواز هاتوتە پێشەوە ئەوە سبێنە دەخرێتە دەنگدانەوە بزانین کام بیرروڕان سەرکەوتوو دەبێت بە یاسایەکە بەشێک لە ئەندامانی بەڕێز پێشنیاریەوەیان کردووە کە کاتەکەی دیاری بکرێ بەلای کەمەوە لە ساڵێک بۆ ماوەی ساڵێک زیاتر نەبێت کە هەڵبژاردن ئەنجام بدرێ ئەمە لەلایەکی تر کە بڕگەیەکی جیای تێدا زیاد کراوە کە ئەمەشیان بیرروڕای جیای کەوتۆتە سەر لەوەی کە لەم خولەی هەڵبژاردن یان لە خولی داهاتوەکانش کە هەڵبژاردن بکرێ هەر ئەندامی ئەنجومەنی پارێزگاکان بتوانن ببن بە پارێزگار و هەڵبژاردننی بۆ بکرێ یان کەسێک لە دەرەوەش بێت لە ناو ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی بۆ بکرێ تەرحەکە ئەمەیە کە کەسێک بتوانێت لە دەرەوەی ئەنجومەنەکە بێت هەڵبژاردننی بۆ ئەنجام بدرێ. لە ڕاستیدا ئەمە چارەسەرێکی هەم من هاوڕامە لەگەر کاگرانس کە درەنگ وەختە هەم بەڕاستی ینی ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر پێویست نیە لە هەرێمی کوردستان پێویستە بە بڕیارێک هەڵبوەشێنرێنەوە ئەگەر پێویستیشە پێویستە دەور و کاریگەریان پێ بدرێ و پێویستە بەڕاستی من بەش بە حاڵ خۆم لەگەرەوەمە بەڕاستی لە ناو ئەندامانی ئەنجومەن کەسێکی شایستە لە بەروی ئەم کەسێک کە ئەبێ بە پارێزگاریش ئەیش بکەوێتە بەردەمی دەنگدرانی خەڵکی ناوچەکە بۆی بتوانێت زیاتر خزمەتی خەڵکی کوردستان بکە و ئەم بەڵێنانەی کە بە خەڵکی دەدا و ئەم متمانەیە کە خەڵک پێیداوە بتوانێت ڕای بگرێت بۆ خزمەتی خەڵکی کوردستان. بەڵام من هەمان کاتدا پێویستە نەکەر ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی ناحیەکان و ئەنجومەنی قەزایەکانش دروست بکرێت بۆی بۆشایەک لە بینی پارێزگار و ناحیە و قەزایەکانش دروست نەبێ هەمویان بە هەڵبژاردن لە بەردەمی خەڵکی کوردستان بن لە بەروی ڕاستە لە ناحیە و قەزایەکش دەنگەدرێ بە ئەنجومەنی پارێزگا بەڵام لەوانەیە مەدانیە نەوەندەی کە ئەنجومەنی ناحیەک یان ئەنجومەنی قەزایەک دەتوانێت خزمەتی ناوچەکەی و لە نزیکەوە ئاگادار بوون بێ لە ناوچەکە پێم وانییە لە ئەنجومەنی پارێزگاوە بتوانێت بۆ ناحیە قەزایەکان و خزمەتە بکە بە ئەوەی کە ئێستا گفتوگۆی لەسەرکرێ سپێرە دەنجی لەسەر درێ ئامێ بەڵێ بەس ئەوەی کە بەرز وتت ئەنجومەنی قەزا و ناحیەکان ئەنی بە پێی یاساکە کە دەرچووە دەبووایە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانیش ئێمە ئەنجومەنی قەزا و ناحیەم هەڵبژاردننی بۆ کراوە وەکو چۆن ئەنجومەنی پارێزگایە لە قەزا ئەنجومەنی قەزا هەبێ لە ناحیەش ئەنجومەنی ناحیە بەڵێ یاسایەکە خوامی تێدا زۆر بە تەفاسیل باسی کردو ینی لە ناحیە و قەزا و ئەنجومەنی پارێزگا بەڵامەوەی کە هەڵبژاردننی بۆ کراوە تا ئێستا کە ئەنجومەنی پارێزگاکانە و ئەنجومانی پارێزگاکانش ئەو حاڵەیەکەوە ئێستا تێدانا لاری بە کوردستان وەکو کاگرانجش گوتی من لە بەشی زۆر قسەکانی هاوڕامە بەڕاستی ئەگەر دەسەڵاتی پێ نەدەین نەبێ باشترە ئەگەر دەسەڵاتیان پێ دەبێت دەسەڵاتێکیان پێ بدەین نەک ئەوان لەژێر
ئەمر و ئەوامر و فەرمان و دارایی پارێزگارە بن بەڵکو بێگومان دەبێت پێچەوانەکەی بێوانە سەربەخۆی خۆیان هەبێ بۆی بتوانن زەخت و گوشارش بکەن داوا داخوازەکانی خەڵکی کوردستانش بگەن و ئەم پرۆژانێک کە خەڵکیش داوای دەکا بە بەرنامە و بە هاوسەنجی لە ناوچە و گەڕەکە جیاوازەکاندا پێشکەشی بکەن و بتوانن بە هاوسەنجی خزمەتی خەڵکی مەنتیقەکەیان بکەن. بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات کاگاباس دواتر کاگارم بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە هەڵبژاردننی پارێزگار شێوازی هەڵبژاردننی لەناو ئەندامانی پەرلەمانی ڕای جیاوازی لەسرە سەبوونم ئەوەی کە پێشتر کەسێک دەبوو بە پارێزگەر کە ئەندامی ئەنجومەن و ئێستاوەشی بۆ زیادکراوە لە دەروی ئەنجومەنیش کەسێک دەتوانێت خۆی کاندید بکە ڕایەوە چییە؟ بەڵێ خۆی دوو مۆدل هەیە بۆ هەڵبژاردننی پارێزگار مۆدلێکیانەوەیە کە ئەندامانی ئەنجومەن هەڵەبژێردرێن دوایی بە شێوەی ناڕاستەوخۆ ڕاستەخۆ ئەندامانی ئەنجومەن هەڵەبژێرن لەلایەن هاوڵاتیان و دەنگدەرانەوە دوایی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پارێزگار هەڵەبژێرێت لە ناو ئەنجومەنی پارێزگار مۆدلێکی تر هەیە ئەو مۆدلەیە کە ڕاستەوخۆ هاوڵاتیان پارێزگار هەڵەبژێرن چکە پارێزگار موقعێک و دەسەڵاتێکی وای هەیە یعنی هیچ کەمتر نییە لە دەسەڵاتی سەرۆکی حکوومەت ینی سەرۆکی حکوومەتێکە لە پارێزگاکەی خۆیە بۆی ئەشێت بیر لە مۆدلەش بکرێتەوە لە بریەوەی کە بیر لەوە بکرێتەوانێ کەسێک لە دەرەوەی ئەنجومەنی هەڵبژێراوی پارێزگا تۆ بکەی بە پارێزگا بۆ بیر لەوەش نەکرێتەوانێت کە کەسێک ڕاستەوخۆ لەلایەن هاوڵاتیانەوە لە یەک ڕۆژە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان بکرێ بۆ ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لە هەمان کاتشا و لەو ڕۆژەشە هەڵبژاردن بۆ پارێزگای ئەو مۆدل ئەو لە وڵاتانی بڵین پارێزگار ڕاستەوخۆیان خەڵک هەڵبژێت بەڵێ لە هەندێک لە وڵاتانی ئەفریقیا ڕاستەوخۆ ئەو ئەزمونە ئەکرێت و پیادەش کراوە وەکو سیستمی سەرۆکایەتی و پەرلەمانیەکەوایە سیستمی سەرۆکایەتی ئەوەیە کە ڕاستەوخۆ لە خەڵکەوە سەرۆک هەڵەبژێردرێ ئەمیشان پارێزگار هەڵەبژێرێ یاخود ئەنجومەنێک هەڵەبژێری ئەم ئەنجومەنە بۆ خۆی سەرۆکێک هەڵەبژێرێ کە ئەوە سیستما پەرلەمانێکێشە چێگەر بۆ نمونە تۆ دەڵێتەنە ئەو دوو مۆدێلە هەیە یان ئەندامی ئەنجومەن بیان ڕاستەوخۆ هەڵبژێردرێت ئەدەوەی کێسە زیاد کراوە لە پەرلەمان کەسێک ئەندامی ئەنجومەنیش نەبێت بۆی هەبێت ئەگەر بەیانی پەسەند بکرێت ببێت بە پارێزگار ئەوە کاک عەباسی ژووتی ینی ناکرێت کەسێ بێ بە پارێزگا لەلایەن هاوڵاتیانەوە هەڵنەبژێرا بێ و لە ئەم ڕۆژاکە لە پرۆژه یاساکەش هەکا بازەکرێت بە 50 زائیدێک زۆرینەی ڕاها لانی کەم کە ئەگەر لە هاوڵاتیانەوە هەڵنابژێردێ پێویست بوو بە 3/5 بەعنی بە زۆرینەی تایبەت بووایە بۆی هەندێک قورس بێ بۆ ئەوەی کە زۆرینەی بتوانێ زۆرینەیەکی زۆر کۆ بکاتەوە لە ناو ئەنجومەنەکان نەک بە 50 زائیدێک بەڕاستی 50 زائیدێک ئەمە دیارە لە کۆوە هاتووە تێگەی بۆ متمانە سندنەوە 50 زائیدێک ئەبێ بەڵام بۆ متمانە پێبەخشین پێویستە قورس بکرێەوە لە سیستمی دموکراسیا وایە دایم متمانە پێبەخشین قورسەکرێ متمانە لە سندنەوە ئاسانەکرێ بەڵام لێرە متمانە بەخشین و متمانە سندنەوە 50 زائیدەکە ئەم 50 زائیدەکە ئەگەر تۆ لە دەریشەوە هەڵیە بژێریت ئەکرا بکرێ بە 3/5 ناڵێن 4/5 4/5 ڕەنگە زۆر قورس بێ بەڵام با 3/5 بێ بۆی زۆرینەیەکی تایبەت بەدەست بێنێ زیاتر لە 50 زائیدەک باشتر ئەبێ بۆ ئەوەی کە ئەو ساکە حیزبە سیاسیەکان بە ئاسانی نەتوانن کەسێک لەبەرەوەی کە خۆیان ئەندامی ئەنجومەنیان هەیە و بتوانن بە ئیتفاقێکی بەسیط لەگەڵ فراکسیۆنێکی ترا لەگە شوێنێکی ترا ئەتوانێت پارێزگارە دابنێن لە کاتێکا کە هاوڵاتیان هیچ دەنگێکیان نەداوە ڕاستەوخۆ بۆ پارێزگارە بۆیە ئەکرێ ئەگەر تۆ هەر پارێزگاری لە دەرەوە هێنی لە ناو ئەنجومەنی پارێزگایە نسبەکە بەرز بکەرەوەنێ نسبەتەکە زیاد بکە بەڵام لەوە باشتر ئەگەر تۆ بتەوێت زۆر دیموکراسی بێ و حیزب دەستی تایە کورد ببێتەوە ئەوەی ڕاستەخۆ خەڵک خۆی دەنگ لە دەرەوەی ئەنجومەن بێ کەسێک حیزب زیاتر دەستێوەردان دەکات ئەگەر لە دەرەوەی حیزب لە دەرەوەی ئەنجومەن ڕاستەخۆ هاوڵاتیان هەڵی بژێرن بەڵێ ئەو کاتە دەستی حیزب کورد دەکاتەوانێ لەبەرەوەی کە ئەگەر کاک حەکیم هەڵبژێردرا ئیتر کاک حەکیمی هەڵبژێردراوە حیزب و مەکتەبی سیاسی ئەو ناتوانێت بیگۆڕێت و دەستکاری بکە بەڵام لەم ئەنجومەنەشا کە ئێستا کە ئەوسا لە ناو ئەنجومەنیشا خۆی هەڵەبژێردرا دیسانۆن لەبەرەوەی تەوافقاتی سیاسی دروست نابوو پارێزگای سلێمانیەکێک لە نمونونەکان کە نەی ئەتوانی پارێزگار هەڵبژێرەوە بوو کردیان بە 2 ساڵ بە 2 ساڵ بۆ خاتریەوەی کە بتوانن پارێزگارێک دابنن بۆیە باشتر لە ئەوەی کە لە ناو ئەنجومەنەکە یاخود لە دەروی ئەنجومەنەکە هەڵبژێردرێ ئەوەیە کە ڕاستەوخۆ هاوڵاتیان ئێمە ڕاپرسێکمان کرد
وەک پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن لە پارێزگای سلێمانیە لە 5 قەزایە بە قەزای ناوەندی سلێمانیشەوە ئەو پرسیارەمان کرد کە ئایا تۆ پێت باشە پارێزگارەکەت ڕاستەخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێ بەڵێ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەگەڵەوە بوون کە ئێمە لەگەڵەوە داین کە پارێزگار ڕاستەخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێرێ و ئەو ساکە ملکەچی خواست و داخوازیەکانی هاوڵاتیانی ژەوێ بەڵام تۆ پارێزگارێکدا بنیت پارێزگارەکە بە شێوەیەکی ناڕستەوخۆ بە نسبەتێکی کەم ببێ بە پارێزگار من پێم وایە ئەو ساکە زۆر منەتی بە خەڵک نییە ئەو ساکە ئەوەندەی بڕیارەکان لە مەکتەب سیاسەکانەوە بەڕاستی ئەدرێت ئەوەندە لە هاوڵاتیان نەبێت کە ئەمە کێشەیەکی قورسی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا کە ئەوەیە ئەبێت بمانەوە نەمانەوێت دەستی حیزب کورد بکەینەوانێ و زیاتر دەور بدرێ بە دەنگدەر و بە هاوڵاتی و دوا بڕیار بۆ ئەو بێت ئەگەر نا ئەو پرۆسەیە بەو شێوە و بۆ شکڵی لێدێکە ئێستاکە لێ هاتووەوە ئەم پرۆژه یاسایش حەزەکەم ئەوش بڵێم کە کاک عەباس وتی بۆ درێژکردنەوەی وادەی ئەنجومەنی پارێزگاکانە تەبعی کە ئەمە بەڕای من بەهانەیەکی بێناوڕۆکە لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستاندا نە جەنگ ڕووی داوە نە زروفی قاهرە هەیە نە لافاوە بووە نە بوومەلەرزە هیچ شتێک نەبووە بۆیە ئەکرا هەڵبژاردن بکرێ وەک هەڵبژاردنیش نەکرا ناکرێتەوە بەو شێوەیە بێت پەرلەمان بکەی بە وەسیلەیەک بۆ درێژکردنەوەی ئەوە پەرلەمان خۆی ئەندامانی پەرلەمان لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراوە بۆیە کە لەلایەن خەڵکەوە هەڵبژێراون بەڕاستی نابێت ئەو مافەی بدەیتێ خۆی بۆ خۆی درێژ بکاتەوە و بۆ ئەنجومەنەکانیش درێژ بکاتەوە جگە لەوە خاڵی دووەم مۆزعی مەسلەی پارێزگار لە دەرەوە و ئەنجومەن دەنگی پێ بدا من پێم وایە ئەمە بۆ زەرفێکی زۆر تایبەتی حیزبێکی داریکراوە مێنراوەتە لە هەولێرە بڵێ لە هەولێرە بۆ ئەو زەرفەیە کەم پێم وایە ناکرێت یاسا ئەمەنە سووک بکرێ یاسادانان و پرۆسی یاسادانان ئەوەندە بێبەها بکرێ لەبەر خاتری زەرفێکی تایبەت تۆ بێ یاسایە بگۆڕی لە کاتێکە ئەو یاسایە زۆرترین هەمواری ئەوێ ئەگەروان هەمواریانە کرد لەگەڵ ئەم دوو خاڵەیە ئەبوایە لە مادەی یەکەوە هەتا مادەی چلوویەک هەر هەمووی بەڕاستی قسەی لەسەر سپاسدەکەم کاک عەباس سەبارەت بەوەی کە بۆچی تەنها دوو بەرگە هەموار دەکرێەوە هاوڕاشی لەسەرەوەی کە ئەمە چارەسەرێکی کاتیە مەسەلەن ئەوەی کە پارێزگار لە دەرەوە هەڵبژێردرێت بۆ حیزبێک یاخود بۆ لایەنێک وەڵام من لە سەرەتا لە قسەکەی پێشومە قسەیەم کردوتم یانی پێویستی بە هەمواری سەرتاسەری هەیە یعنی پێویستە دەستکاری یاسای ژمارە چاریش بکەی کە ئێستا دووجار هەموار کراوەتەوە ینی یاسای ژمارە چواری هەموار کراویش لەبەرەوە من پێم وایە ئەمە حالەتێکە ینی دروست کراوە ئێمە خۆمان ئەنجومەنیش پارێزگامان دروست کردووە من لەلایەشترەوە ینی با من قسەیەکی بکەم ئەگەر پارێزگار لە دەرەوەش بێت هەڵبژێردرێ بەلای منەوە حالەتێکی ئاسایی دەبێت لە کاتێکدا ئەنجومەنی پارێزگار خاوەنی سربەخۆی خۆی و مالی خۆی بێ بەڵام ئەگەر پارێزگار لە ناو ئەنجومەنی هەڵبژێردرێیان لە دەرەوە هەڵبژێردرێ و بەڵام ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و چاویان لە دەستی ئەوە بێ کە بودجێیان بداتێ بۆ بەڕێوەبردننی خۆیان ئەوە من پێم وایە هەر خۆی ینی شتێکی شکلیە دانراوە وەک جەنابیشی گوتی هەر بۆمان هاتۆ لێرانە دەمانەوێت جێبەجێ بکەین بۆیە ینی ئەم دوو مادەیە کە هەموار دەکرێت و دەستکاری دەکرێت هەر هۆکارەکەی دیارە تەنها بۆ ئەوەیە هەم ئەم بۆشایی یاسایی کە دروست بۆ لە ئەنجومەنی پارێزگاکان تێپەڕێندرێت کە ئێستا کە بکەوێتەوە سەرکاری خۆی و بەڕسمی کار بکە هەم بۆ ئەمە بێ لەوانەیە گۆڕانکاری ئەگەر لە پارێزگاکان بکرێ ئاسان و ئاساییتر بێت بۆی کە جێبەجێ بکرێ ئەمە حالەتێکە یانی هەموو لایەکمان دەزانین کە وجودی هەیە لە هەرێمی کوردستان ئەمەشیان لە کاتێکدا حالەتێکی نائاسایی نابێ ینی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و پارێزگاریش لەوانەیە زۆر بمان ڕخنەژنەوە بگرین بۆ دەیان ساڵ پارێزگار بن و ناگۆڕدرێن و زۆر لە ئەندامانی ئەنجومەن لەوانەیە لە سوێنەکەی خۆیان بۆ پۆستێکی تر ڕۆیشتن بۆ پەرلەمانی عراق کوردستان ڕۆژ بێتن ئێمە هەر لەناو ئەم ئەندامانە ینی بە بەردەوامی چەندین ساڵ درێژ بکرێتەوە پێویستە لە کاتی خۆی ئێمە هەموو کێشەی هەرێمی کوردستان نەبوونی دەستورێکە یعنی چوارچێوەیەکی دانەناوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دام و دەستگاکانی تر ئەنجومەنی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم هەموو ئەمانە کە کات و وەختی هەڵبژاردننی دێ کێشە بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان
بۆ پەرلەمانی کوردستان بۆ هەموو لایەکمان دروست دەکا بەداخەوە بەڵێ بەس کاک عباس هەموو لایەک گوشار لەسەر ئەمە بکەینەوە چێتر بەڵێ ئەوەندەی ڕخنە مەسەلەن لە هەموو جارێک دووبارەی دەکەینەوە سەرۆکی هەرێم وان نابێ پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان هەموو لایەکمان کۆک بین بیر لەوە بکەینەوە کە بەڕاستی دەستورێک بۆم هەرێمە بنووسینەوە لەم خەیرانە لە خولەکانی داهات و ڕزگارمان بێ چێتر تووشی ئەو ئەرقەلە و کێشانە بەڵێ بەس ئەم هەموارە بۆ تەنام خولەیە یعنی ئەم هەموارە کە بۆ چارەسەری مەسەرەن ئێستش بۆ چارەسەری حیزبەکانە کە بیانەوە بۆ نمونە لە هەولێر پارێزگار بگۆڕن لە سلێمانی بیگۆڕن ئەمە دوو ڕای جیاوازەیە بۆ ئەم دوو مادە جیاوازە مادەیەکیان کە پارێزگار لە دەرەوە بێ نەخێر ئەسلی پرۆژە پێشناسکراوەکە بۆ هەموو خولەکانی داهاتوش ئەگەر بکرێ مادەیەکەی تریان تەنها بۆ ئەم خولەیە درێژکردنەوەکەی کە هەتاوەکو کاتی هەڵبژاردن دەکرێت ئەمەیان تەنها بۆ ئەم خولەیە بەڵام مادەکەی تر هێنانی کەسێکی تر بۆ ناو ئەنجومەنی پارێزگا و هەڵبژاردننی ئەمە دیاریکرااو نیە بۆ ئەم خولە بێ بەڵێ بەڵێ بەس پێ دوایە لە هاوڕای لەگەڵەوەی کە مەسەرەن یا قسە لەسەرەوەی بۆچی خولەکانی ڕابردوو ئەمە نەبوو ئەم جارە مەسەرەن پارێزگار لە دەرەوەی ئەندامی ئەنجومەن دیاری بکرێت هیچ هۆکارێکەیە لەم تەوقیتەدا لەم کاتەدا ئەو مادەیە من لە نێتی پرسیارەکە تێدەگەم لە نێتی پرسیارەکە تێدەگەم بەڵام ئەمە واقعی هەرێمی کوردستان نایتر هەندێک جار ئیشەکان ئەوها دەڕوا بۆم دەڕوا بۆیە جێبەجێ دەکەم تێدەگەم مەبەستەکەت چیە مەبەست ئەم پرسیارە لە زۆر لایانی تر کراوە کە مەبەستەکەوەیە کە پارێزگاری هەولێر لە جێگایەکەی خۆی دەڕوا پێویستە پارێزگاریش کرد دابنیان لە دەروی دابنێن ناتوانم من لێرانە ئەمە لایانی ئەم لایەنە تۆمەتبار بکەم بۆی کە مەبەستی ئەم یاسایە تەنها لە بەرخاتری ئەم بابەتەیە چونکە شتێکی تر لە پێشووتر هەیە کە پێی دەگوترێ ینی بۆشایی یاسایی و ئەنجومەنی پارێزگاکان و بڕیاری ئەنجومەنی شورا دەسەڵاتیان نەماوە چارەسەر چیە لێرانە چارەسەرەکە ئەمەیە یا بۆیان درێژکەوەیە هەری وەشێنەوەی هەڵبژاردن بکە خۆی هیچ هەلێکی تر نیە ینی لەم سێشتەیە یا هەڵی بژێرە یان نەوەتانی هەری وەشێنەوە یان دەبێ ئەبژانێشتر بکەین بەڵام زیادکردنیان بڕگەیە لەوانەیە ئەمە بەهۆی ماوەیەکی دوور و درێژی هەڵ نەبژاردن لەوانەیە ئەم کەسەی کە پێویست بوو بێ و کە کاتی خۆی لایەنە سیاسیەکان لە هەر شوێنێک بێ با من با تهدیدی نەکەم لە هەولێر و کێشەکە بەس بۆ هەولێر دیاری بکەین لەوانەیە سبەی لە سلێمانی دروست بێ دووست بێ لە هەڵەبجە بێ سێی لە دهۆک بێ حاڵەتەکە دروست بێ ئەم کەسەی کە هەر لایەنێکی سیاسی لە هەڵبژاردنەکانی خۆی دایناوە کە سبینێکە کە دەرچوون ئەم کەسە بکە پارێزگار کە توانای ئەوەی هەبێ پارێزگارێک بەڕێوەبەری لەوانەیە لە ناو ئەندامانی ئەنجومەن نەمابێ من ینی مەبەستمەوە نیە نەماوە دەرێم لەوانەیە یان لایەنی سیاسەکەی خۆی مەبەستی ئەوە نەبێ کەسێکی تر لەمانە بکەوە پارێزگار ئەم هۆکارە وای کردووە ئەم یاسایە بەم شێوەیە دابڕێژرێ بۆی بتوانێت کەسێکی ترش بێنێ و ئەم مەبەستە بۆ داهاتووشە ئەم مادەیان بەس بۆ ئەم خولە نییە بۆی برێن تەنها بۆ جێبەجێکردنی یەک لە پارێزگایەکان یان کەسێکە یان مەبەست لە گۆڕینی پارێزگارێکە بۆیە ئەم یاسایە دەرچراوە بەڵکو ئەمە بەکۆی من هەز دەکەم سبێنێ دەنگدانەکە ژواز دەکەم زۆرترینی دەنگ لەسەرەوە دەدا کە ئەمە بمینێتەوە بۆ خولی داهاتووش بەڵێ بەس بۆ وادەکە پێشبین دەکەی سپەی وادێک دابنرێ مەسەرەن کە دەڵێن وادە ئەنجومەنی پارێزگاکان درێژ دەکرێتەوە تا وادێک دامرێت نەک بڵێ تاڵبژاردننی داهاتوو پێم وانە وادەکە دیاری بکرێ و زۆرترین دەنگ بێنێ بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبەڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕین وڵاتان لەگەڵ مامێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت
وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر ساڵتان لەبێت بینەرانی بەڕست کاکارم گەرم و لای بەرز وتت ئەمە لەبەر بەرژەوەندی حیزبێک کامارکاتەوە ئەی لایەنەکانی تر دەبێ چۆن مامەڵە لەگەڵم هەموارکردن بکەن ئەگەر لەبەر شخصێک و لەبەر حیزبێک بێت. ئەگەر لەبەر حیزبێکیش بێ پەرلەمانتارەکان کە هەر یاسایەک چۆن پەرلەمانتارن پەرلەمانتاری هەمووانن بەڕاستی پەرلەمانتاری حیزبێکی دیاریکراونین. من بۆیە کە ئێستاکە مخاتبەی پەرلەمانەکەم مخاتبەی هەموو پەرلەمانتارەکانەکەم ینی جای ناکەمەوە پەرلەمانتاری ئەم حیزبە و حیزبە بۆیە یەکێک کە خۆی بدابنێ بە پەرلەمانتار پێویستە پەرلەمانتاری پرۆسە سیاسی و دیموکراسیەکە بێ بۆیە نابێت لەگەڵ هیچ یاسایەکە بێ کە ببێتە هۆی پاشەکشە بە پرۆسی دیموکراسی و سیاسی لە هەرێمی کوردستاندا. ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە یەکێک لەو یاسانەی کە ئەبێتە هۆی پاشەکشە بە پرۆسەی دیموکراسی بە بێئەهمیەتکردنی پرۆسەی دەرچوونی یاسا لە ناو دامەزراوەی پەرلەمانە. بۆیە پەرلەمانتارێک وەکو ڕێزێک بۆ دامەزراوەی پەرلەمان وەکو ڕێزێک بۆ خۆی کە پەرلەمانتارە نابێت ڕێگە بدا بەوەی کە شتی بەسەرا تێپەڕێنرێ لەبەرەوەی ئەو خۆی داناوە بەوەی کە نوێنەری میلەتە نوێنەری گەلە و خەڵک دەنگی پێداوە بۆیە ئەبێ ڕێزی ئەو دەنگە بگرێ و نەچێتە ژێرباری هیچ ئەجەندایەکەوە لە هەر شوێنێکەوە بێ. ئەمەیە کە ئەوە ئەخوازێت بەوەی کە پەرلەمانتارەکان پێویستە هەر هەموو پەرلەمانتارەکان و ئەوانی تەبعی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ئەزانن ئەبێ زیاتر لەوانەی تر دەنگ هەڵبڕن و حیوار بکەن دیبیت بکەن مناقەشە دروست بکەن تەبعی ئەمە یەکێک بوو لەو پرۆژە یاسانی زۆر بەنهێنی و ژێر بەژێر دەرچوو بۆ نهێنی لەبەرەوەی آخر لەبەرەوەی کە ڕووی ئەوەی نییە بەڕاستی لە ئاستی کۆمەلگایە لە ئاستی میدیای بێ حیواری لەسەر بکەیت. من حەزەکەم حتا بەم ڕۆژەوە کە لە ناو دانیشتەکانە حیواری لەسەر بەڕاستی حیوارەکان زۆر لاواز بوون حیوارەکان لە ئاستیەوانە بوون پێویست بوو سەرڕخراوێکی وەک پەیمانگای کوردی بەڵبژاردن 5 ساڵە لەو بوارە پەیپەری سیاسەتی ئامادە کردووە پرۆژە یاسامان ئامادە کردووە چەندین ڕاپرسیمان کردووە لە سلێمانی و لە هەولێر و چەندین سیمینارمان کردووە لە زانکۆکان و بە بەردەوامی ئێمە توێژینەوە ئەمان کردووە ڕاپرسی چەندایەتی و چۆنایەتیمان کردووە لەگەڵ ئەو کەساتیانەی کە پەیوەندیان بە پرسی مرکزی و لا مرکزیەوە هەیە ڕاستەخۆ دومان و راپۆرتمان لێ ئامادە کردوون بەڵام بەبێ ئەوەی ئێمە ئاگامان نەبێ ئەن ئێمە کە چەندێک ئاگامان لەم پرسەیە ئێمە نەمانزانی و بەڕاستی چ جای خەڵکێکی تر چوزانێ لەبەرەوە مۆزوعێکی گرنگی وەک یاسای پارێزگاکان کە یەکێکە لەو دەرکەوتانەی کە تۆ مەسەلەی سیستمی لامەرکزی و لامەرکزی کارژێڕی لە هەرێمی کوردستانە پێ ئەناسیتەوە پێویستە حیوارێکی دوورودرێژی لەسەر بکرێ قسە و باسێکی زۆری لەسەر بکرێ و خەڵکانی کە پسپۆڕن شارەزان کۆ بکرێنەوانێ لە ناو هۆڵی پەناگیری لە ناو پەرلەمان لە شوێنی ترا مناقەشە لەسەر بکرێت لەسەر ئاستی میدیا قسەی لەسەر بکرێت چکەمە بەڕاستی پرسێکی وا ئاسان نییە
یعنی ئێمە لە دەوڵەتی عێراقیە لە 1923 و میراتێکی ئەستورمان هەیە لە مرکزی و عقلی سیاسی لە عێراقا و دواتر لە هەرێمی کوردستانیشا عقلی سیاسیەکانمان لەناو ئەحزابی سیاسیە فەرهەنگی ئەحزابی سیاسیمان سراکچەری ئەحزابی سیاسیمان هەر هەمووی مرکزیە کە تۆ بێی دەستبەری بۆ گۆڕینی ئەمە پێویستی بە توێژینەوەیەکی ورد هەیە ناکرێتەوە بە شێوەیەکی سەرپێی بێ دوو بڕگە بێنیت بۆ خاترەوەی کە تۆ بتوانیت معالەجەی شتێکی بچووکی پێ بکەیت ناوی بنەی هەمواری یەکەمی یاسا ژمارە 2009 بەڕاستی ئەوە قەت هەموار نییە هەمواری ئەگەر تۆ بتێ ئەمە پینۆپەڕەوەیەوە گوێمە لە بەیاننامەکەی خۆمان نامڵم ئەمە پینۆپەڕەوەیەکە بۆ تێپەڕاندنی ئەوەی کە تۆ حاڵەتێکت هەیە حاڵەتێکی سیاسی دێ ئەتەوێت تەقنینی کەیت و یاسای بۆ دەربکەیت ئەمە بە هیچ شێوەیەک بە هەموار دانانرێ و ئەمە هەموار نییە ئەگەر بێن ئێمە ئەگەرانێ ئێمە هەمواریانەیە بۆ ئەو یاسایە ئەندەینەوە و پیان ئەڵێن ئەگەر ئێوە ئەتانەوێ هەمواریکان هەموار ئەوەیە هەموار ئەوە نییە تۆ بێ دوو بڕگەوەرەگری باشە بۆ قسە لەسەرەوە ناکەن کە ئەنجومەنێکی پارێزگا لەلایەن خەڵکەوە هەڵەبژێرە بەڵام دەسەڵاتی دارایی نیە دەسەڵاتی وەزیفی نیە دەسەڵاتی کارجێڕی نیە لە ڕووی پێیژەی ئیداری و ستراکچەری ئیداریوانە سەر بە وەزارەتی داخلیە عاز و تعلیمات و ڕێنمایی و هەموو شتێک لە وەزارەتی ناوخۆی وەرەگرێ یەکەیەکی حساباتی سربەخۆی خۆی نییە بۆ ئەمانە ئەم پەرلەمانتارە بەڕێزانە نان ئەگەرانەوەی هەمواری کەنەوانێ بۆ نایەن بجەیەکی سربەخۆ بۆ یەکە کارجێڕەکان دابنێن بۆ پشگیری لەوە ناکەن جەخ لەسەرەوە ناکەنەوە با هەڵبژاردننی قەزانەحەکان بکرێ یەک دنیا کەلێن هەیە هاتون بە شتێکەوە گیرساونەتەوە بە خەڵکی فرۆشتنەوە بە سعری هەموار کە من پێم وایە ئەوە بەڕاستی هەموار نییە و بەڕاستی بە شێوەک لە شێوەکان من زۆر ینی تووڕێن ئێمە لەم خولەی پەرلەمان ئەگەر بەم شێوە و بەم شکڵی ئیشکا بەڕاستی وێنەیەکی زۆر خراپی پەرلەمان ئەکاوە ئەوەندەی تر خەڵک ناومێ دەکا و ئەندەی تر خەڵک ئەو ساکە دوورە خاتەوە لە پرۆسی دەنگدان و لە پرۆسی سیاسی ئەبێ ڕێزی یاسا بگریت یاسا کە خەباتی ڕزگاری خوازی کورد و کوردستان باز دەکەیت هەمووی جەخلەوە کاتمانێت دەوڵەتی یاسا دروستکەین دەوڵەتی یاسا بەو شێوێ دروست دەکرێت کە ئێستاکە پەرلەمانێک ڕۆژ لە دوای ڕۆژ دوێنێ ئەم ڕۆکۆ جەلسێ سبەینە جەلسێ ئەم خێراییە چییە تۆ لە 2009ەوە ئەم یاسایە و دەرکردەوە هەتا ئێستاکە هەڵمەوەرە نەکردوێتەوە ئەزای لەبەرچی هەمواریان نەکردەوە لەبەرەوەی داوای ئەوە کرا کە پارێزگا پێویستە سەر بە یەکە ئیدارەکەی خۆی بێ سەر بۆ ئەنجومەنە بێت کە هەڵی ئەبژێرێ گەورەترین خلاف لە خولەکانی پێشووە هەبوو لەسەر ئەو خاڵە ئەو هێزە سیاسیانە نهاتنە ژێرباری ئەوە بەڵامیان لە ماوەی 3 ڕۆژە بە پەلە پڕوسکێ دێن ڕۆژ لە دوای ڕۆژ جەلسە لە دوای جەلسە دروست ئەکەن و یاسایەک بە ناوێنن هەموارکردنەوە خۆزگە هەموارکردنەوە کەس لە خزمەت پرۆسی دیموکراسی و پرۆسی سیاسی بایە باشەکشەیەکی وازحی پێوە دیارە بۆیە سەرلەبەری ئەمە بەڕاستی هەڵەیە پێویستە ئەگەر ئەوانیانەوێ هەمواری بکەنەوە بابێن ئێمە هەمواریان نەدەینێ کە ئەگەر تۆ هەموارت دەوێ هەموار چییە چۆن هەموارەکرێتوانێت نەک ئێمە و چەندین لانی تر ینی هەمواری تەفسیلیان نردووە کە ئەمە هەمووی گرێ و هەمووی فراغ لەو یاسایە سپاسەکەم کاکا باز گەرم و لای بەرز سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە چەندە پێویستمان بە هەموارکردنەوەی ئەم یاسایەوە اینجا ئەگە یاسا ژمارە 3 ساڵی 2009 لا مرکزێتی داوە بە ئەنجومەنی پارێزگاکان کە مەسەرەن ئێستا بۆی هەڵبژاردننی پارێزگار لە دەرەوە ئەمە کەم بکرێتەوە وەڵام من لە سەرەتا بخۆم مانێوە قسەم کرد وتم ئەگەر دەسەڵات بدرێت ئەنجومەنی پارێزگایەکانەوە حالەتێکی یاسایی ئەگەر پارێزگار لە دەرەوەش بێت چکە ئەگەر دەسەڵاتی هەبێ بتوانێت بەهۆی دەسەڵاتەکەیەوە نەک ئەو فەرمانی لەسەرکە و ئەو قسانەی کاکە ئارامیژیانی من حرمەتمەیان ڕاستە ینی من بۆ خۆم لەوانەیە بەشێک لە ڕخنەکانی هاوبەش و ینی هاوڕای بم بەڵام کە تۆ دەری پەرلەمان و پەرلەمانتاران ینی بەگەشتیکردن ینی هەم گوناحت دەگاتێ لەوەی کە ئەمە ڕای واقعی هەرێمی کوردستان و زۆرینەی ئەم بارودۆخی ئێستا لە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان دەزانین لەبەرەوە هەندێک جار لەوانەیە ناکرێت و هەموو پەرلەمانتاران بەیەک ئاراستە قسەیان لەسەر بکەی ئەمە یەک دووەم تۆ کە باز لەمە دەکەی کە لە هەرێمی کوردستان ئەمەیە خۆ من ئەگەر گلەیی یەک مەسەلەن بۆ نمونە لە زۆرینەی پارتی بکەم دەبێت گلەیی لە معارەزەیەکی ئەوانش بکەم کە لە دەرەوەی پارتینە بەڕەشش دەرێن بەسپیش دەرێن ڕەش و بەڕەشەر دەرێن ڕەش یعنی لە وڵاتی ئێمە ئەمە واقعە پەرلەمانتاران حیزبینە بڕیارەکان لە پێناوی بەرژەوەندی حیزبینە ئەگەر کاک ئارام بۆ خۆی ئێستا لە حیزبێک بێ باوەڕ کە پەرلەمانتارەکەی شتێک لە بەرژەوەندی حیزبەکەی خۆی نەبێ نیکە
ومن هەروامەوە ئەوانی تری جوانە ئەمە خۆزگاوانە بواە من بەش بە حاڵی خۆم زۆر دژی ئەم بیر و بۆچوونم پێم وایە تاکێک ئەگەر من لە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆم هەڵبژاردووە بۆ ئەندامی پەرلەمان حەزەکەمە و ڕۆژەی سوێندی یاساییم خوارد ئیشەکانم تەنها ئەوەندە ئیشی باش بن یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی پێوە بکە نەک تەنها کار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم ئەسل ئەوەیە بەڕاستی ئێمە ئیشەکەشمان ئەوەیە بەڵام لە واقعدا تۆ بەرامبەرەکانت وا دەبینی من لە ناوەڵی پەرلەمانم مادە هەیە زۆر باشە زۆر منتیقە زۆر واقعە پێویستە بیکەین معارەزە دەنجی ناداتێ مادە هەیە زۆر مەسەلەن خوار و خێچە بەکەلک نایە مەسەلەن من دەنجی دەدەمێ بۆ نمونە با من ناوی خۆم بێنم ئەمە واقعی هەرێمی کوردستانە باش دەزانین کە ئەم یاسایە پێویستی بە هەموارە من ئەمە سێم جارام قسەیە دووبارە ئەکەمەوە خۆم ینی من کردومە پێشەوەی ئەم ڕەخنە لە من بگرێ وەک پەرلەمانتارێک یان پەرلەمان بە گشتی یانی ڕەخنە بگرێ ئەزانم ئەمە واقعە بۆ ئەم ئیشە بە 9 مانگە چەند مانگ دەکات لە مانجنەوە بۆ ئێرە کە بەسەرچووە بۆ لەم سێ چوار ڕۆژە دەکرێت فەرمو ڕەخنە بگرن لە ئەدای ئیشەکە نەک ڕەخنە مەسەلەن لە هەمومان وەکو یەک بێک باشەوە بجێڕەخنە دەکرێت منیش بەرپرسیارم منیش تاوانبارم منیش ئەدامی و پەرلەمانەم پێویستە قسە بکەم لەسەر ئەم واقعە پێویستە بکەم هەموو ڕۆژێ بۆ جەلسە دەکرێت پێویستە ئەم ڕاستیە با خەڵک برێم کە پێویستە هەر جەلسەیەک بۆ جەلسەیەک 48 ساعتی بێن بێ هەموو ئەم قسانە حەق و ڕاستینە ئەگەر من نیکە من زۆر بەرپرسیارم بەڵام ئەگەر شتێک لە ئەگەر توانیم جێبەجێ بکەم و لە هۆڵی پەرلەمان چارەسەری کەم ئەبێ بیکەم ئەگەر نەمتوانی دەبێت لێرانە باسی بکەم یعنی دەسەڵاتەکەی ئێمە هەر ئەمەندەیە کە بۆ خەڵکی کوردستانی ڕوون بکەینەوە ئەگەر واقعەت پێمان نەچوە پێشەوە زۆر بابەتی تر لەوانەیە هەبێ و بێتە پێشەوە و ئەم زۆرە ڕەخنانەی لەسەر بێ بەڵام لەوانەیە دەسەڵاتی ڕێگریش نەبێت بەڵێ سەبارەت بە لامەرکەزیەت یعنی ئێستا خواستێک بۆی کە لامەرکەزەتی زیاتر بێ بە ئەنجومەنی پارێزگای یەخود بە پێچەوانە خواستی ئەوەیە کە ئەگەر لامەرکەزەتیش درابێت ئەگەر بە کەمیش بێت بسەندێتەوە لە ئەنجومەنی پارێزگەکان هیوادارم ئەم خواستەی کە پێی دەگوترێت دەسەڵاتدانەوە لامەرکەزیەت بەخوارەوە جێبەجێ بکرێ بەڵام من قەت ینی پێشبینیەوە ناکەم ئەمە جێبەجێ بکرێت بەڵ بۆچی پێشبینی ناکەی لامەرکەزیەت لە بەرژەوەندی کوردستان نیە یاخود لە بەرژەوەندی بڵین دەسەڵات نییە خۆی ئەسل ئەمەیە ئەگەر کاگارام و یان ئەم بینەرە بە ڕێزانەی خۆشەویست لەوانەیە ڕەخنەم لەسەرم قسەی لێ بگرن من هەز دەمەوێت واقعانە بەڕاستیان واقع باسی بکەم بەڕاستی هەرێمی کوردستان سێ محافەزە پێویستی بە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی محافەزە و ئەو هەموو دام و دەستگا و بێن و بەردەو مەسرەفە نیە ئەگەر پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیرانەکەی بەڕاستی ئەم هەموو وەزیرە و هەموو پەرلەمانتارە ئەگەر هەدەف و مەبەست و بەرنامە خزمەتکردنی خەڵک بێ پێم وایە ئەم هەموو دام و دەستگای ناوێت دەتوانین مەسەرەن هەر شارێک پێم وایە پەرلەمانتارێک دەتوانێت نوێنەرایەتی بکە لە هەر پارێزگایەک چەند وەزیرێکەیە دەتوانین بەڕاستی کەم و کوڕی و کێشە و گیر و گرفتەکانی ئەم هەرێمەی خۆمان باش بزانین بۆی هەم لە ئەنجومەنی وەزیران باسی بکەین و هەم لەوە باسی بکەین یا ئەوەتانی پێویستە ئەگەر ئەمە پێویست نیە و ئەنجومەنی پارێزگادا دەنێ پێویستە ئەم بودجە و دەسەڵاتانەی کە هەیە شۆڕیکەینەوە بۆی ئەمەی کە تۆ پێی ئەری لامەرکەزیەت و یان لامەرکەزیەتە بیکەینە لە بیدەینە وەزارەت پارێزگاکان بۆی خزمەتی ناوچەکەی خۆی پێ بکە بەڵام تۆ پێت وایە ینی ئەم هەموو دەسەڵاتە وەزیرەکان لەسەر کورسیەکانیان دابنشن هیچ دەسەڵاتیان نەمینە بیدەن بەم ئەنجومەنی پارێزگا پارێزگارە من ئەمە بەڕاستی لەم بارودۆخ و لەم واقع و لەم بیر و بۆچوون و لەم پڕحیزبیەی حیزبایەتیکردنی ئەم واقعە قەت ئەمە چاوەڕێ ناکەم لە هەرێمی کوردستان باشە بەس بەڕێزت پێ دوای ینی ئەنجومەنی پارێزگاکان بۆ نمونە بۆ ئەم دۆخی کوردستان زیادەن و بوونەتە بارگرانی ینی هەڵبوەشێنرێنەوە ئەگەر پەرلەمان بتوان ڕۆڵی خۆی ببینێ تۆ دەتەوێت ڕاستەوخۆ قسەکەم پێ بکەیت قسەکەی پێشترم شەرحێک بوو ینی تقریبان زۆرێک بوو لەم پرسیاری جەنابەت کە وەڵامدایەوە ئەی تۆ ئەگەر دەسەڵاتی پێ نادەی ئەی تۆ ئەگە هەڵبژاردننی بۆ ناکەی ئەی تۆ ئەگەر دەسەڵاتی بەڕێوەبردننی نەستریەی وەرەقەکەی خۆی پێ نادەی ئەی ئەم ئەنجومەنەمان بۆچیە ئەم ئەنجومەنە بۆ ئەوەیە بەڕاستی سەربەخۆی خۆی هەبێ بتوانێت تێدەگەی نەچێت لە بەردەمی محافظ بپارڕێتەوە لە بەردەمی وەزیری ناوخۆ پارڕێتەوە پێویستە خۆی بتوانێت ئیداری خۆی بدا و هەموو پرۆژانەی لەو سنوورە جێبەجێ دەکرێت بەبێ ئەمر و ئیمزا واژۆی وی تێدەگەی کەس نەتوانێت لەم سنوورە جێبەجێ بکە و بتوانین چاودێری ئەم کاروبار و پرۆژە خزمەتگوزاریانە بکات و ئەگەر کەم و کوڕی و کەم تەرخەمی هەبوو بتوانێت قسەی لەسەر بکە ئەی تو ئەگەر ئەم دەسەڵاتانەی نەبێ ئەدی ئەمە
ئەم دیوەخانە بۆچی داناوە بەڕاستی ناودێناوە ئەنجومەنی وەزیران بەڵێ سپاس دەکەم دەگەرم وڵاتەکەت دەرفەتمانە عەفوان ئەنجومەنی پارێزگاکان بەڵێ سپاس دەکەین کاک عەباس کاگەرم گەرم وڵای بەرز سەبارەت بە لامەرکەزیەت ینی پێ دوای ئێستا وەکو عەباس شوتی مەسەڵەنگە بۆم دۆخی کوردستان پێ دوایە جێبەجێ بکرێت ینی لامەرکەزیەت یاخود چ لامەرکەزیەتێک گرینگە بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ پارێزگاکان بڵین لامەرکەزیەت پرۆسەیە لامەرکەزیەتەوە نیە تۆ بڕیارێک بدەی یا حەزی لێ بێ یا خۆت بە شتێکی جوان و مۆدێلی شتیش بزانانی پرۆسەیەکە بەبێت سەرەتایی هەبێ دەست پێ بکەی و قۆناغ بە قۆناغبەندی بکەی و بچیتە پێشەوە و پێشدەسووربی بە پلانێکی سەرهەپاگیر لە ڕووی مەیدانی وانێ مەسح بکەی و ئەو چێوە یاسایەشی کە بەرهەمی هێنی ئەو یاسانی کە بەرهەمێنی بۆ خزمەتکردنی بۆ خزمەتکردن و قوڵکردنەوەی لامەرکەزیەت پێویستە ئەو یاسانە زادەی مەسحی مەیدانی بێت لامەرکەزیەتێکمان هەیە لە کوردستان ئەخرە پرسیارە زۆر گشتگیرە یعنی لامەرکەزیەت یەکێک لە دەرکەوتەکانی لامەرکەزیە ئەنجومەنی پارێزگانە بوون یعنی زۆر خۆیان هێنا و برد ئەم ئەنجومەنی پارێزگا پێت وەک سەرەتا وتم ئەمە لەژێر کاریگەری فەرمانی بریمەر و ئەو گۆڕانکاریانە بوو کە لە عێراق ڕوودا نەک لە زادەی عەقڵی سیاسی کورد و شەرعی کورد باز لە مەرکەزێتی ئیداری نازانم دارایی ئەوانە دەکرێت ئەمە هیچ جێبەجێ نەکراوە نا تەبیعی ئێستا سەیری ئەنجومەنی پارێزگاکان بکەی ئەنجومەنی پارێزگاکان بێدەسەڵات کراون بەڵام من بێدەسەڵاتکردنە بەڕاستی مەدروسە یعنی لە ڕووی نەزانینەوە نییە ئەزانن کە ئەگەر بێت و دەور بدرێ بە ئەنجومەنی پارێزگاکان ئەتوانن ڕۆڵی باشتر ببینن ڕۆڵی چاکتر ببینن بۆ نمونە پێویستمان بۆ هەموو دام و دەستگای هەیە یاخود بۆ نمونەگەر ئێستا لە کاتێکی ئێستا بێتە سەڵاتیش کراون خۆشت دەڵێ ینی ئەی پێویستمان بۆ هەموو حیزبە هەیە گەر بێتە سەرەوە ئێوە حیزبە هەیە ینی زۆر نین خوا ئەی بۆچی باسی حیزب ناکرێت یعنی وانە دامەزراون لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراون بەڵام تۆ ئەبێ دەوری بدەیتێ دەوری هەبێ سەلاحێتی هەبێ بۆ ئەوەی دوایی خەڵکیش بتوانێت لێ بپرسێتەوانێت چکە تۆ سەلاحەتی نەدەیتێ ناتوانانی لێشی بپرسیتەوانێ بۆیە ئێستاکە تووشی حاڵەتێکیوان احراجی بوون ئەویش بەوەیە کە لە هەڵبژاردنەکانە وعدەدەن بە خەڵک بەڵێنەدەن بە خەڵک بەڵام لە دوایە ئەو دەنگەی خەڵک ناتوان بکەن ئەگەر لە مەرکەزێتی داراییمان هەبێ بۆ لە سلێمانی لە هەولێر لە دۆک سوودی چییە بۆ نمونە سوودی ئەوەیە بێ کە ئەوان باشتر ئەزان ئەندامانی ئەنجومەنی پارێزگای بڵێن سلێمانیا دوهۆک بۆ دوهۆک یا هەولێر بۆ هەولێر یا هەڵەبجە بۆ هەڵەبجە باشتر واقعی خوان و پێداویستیەکانی ناوچەکانی خوان نەزن وەزیرێک کە خەڵکی ڕەنگە با بڵێن گەرمیان بێ چوزانێت مەسەلە پێداویستەکانی بەردەڕەش و زاخۆ ئەمانە چییە لەبەرەوە تۆ دەیت هەموو دنیا بەرەوە چوە ینی خۆ ئەمە شتێک نییە داهێنانی کورد و داهێنانی پەرلەمانی کوردستان و داهێنانی ئەزمموی ئەمە بێ یعنی ئێمە بڵین لە دوایی زۆربەی زۆری وڵاتانی دنیاوین کە ئێمە بەس قسە لەسەر لامەرکەزیەکە نەگینا هەنگاوی عملی و پلان و ئەمانەمان بەڕاستی بۆ این نەبووە بۆ لامەرکەزی نەبووە مناڵم وەکو مۆد وەرگیرا وەک چۆن دیموکراسیەتەکەش وەک مۆد وەرگیرا وەکو مۆبایل چۆن بە مۆد وەرگیرێ ئێستا زیانەکان چێ بۆ خەڵکی هەموو دەسەڵاتەکان بۆ منە لە پایتەخت کۆ بکرێنەوە لەبەرەوەی کە وەزیرێک پێڕاناگا لەبەر فراوانی لەبەر گەورەی و لەبەر ئەوەی کە خەڵکیش ئەو ساکە بەشدار نابێت لەو پرۆژە خزمەتگوزارانەی کە لە ناوچەکەی خۆی ئاگرێ باشتر وایە لامەرکەزی بێ یعنی لامەرکەزی پێ دەڵێم یعنی لە دنیاە تاقی کراوەتەوە و لە دوای ئەوەی کە وڵات گەورە بێ ژمارەی دانیشتوان زۆر ئەبێ پێویستت بەوە هەیە کە خەڵکی ناوچەکان خزمەتی خۆیان بکەن خەڵکی ناوچەکان کە خزمەتی خۆیان نەکرد ئەو ساخۆیان مەسئولن بەڵام کە تۆ دەسەڵاتت نەدایە لە دوایەوە بەڕاستی خەڵکی ناوچەکە خۆی مەسئول نییە بەڵکو ئەو ناوەندە مەسئولە کە دەسەڵاتی خودی ئەنجومەنی پارێزگانیش کەم تەرخەم نەبوونە بۆ دەسەڵاتەکانی خۆیان بەکاری ناوە لە لێ بچینەوە لە پارێزگار بۆ نمونەگەر کەم بکوڕیە بێ لە شارەکان تەبعی خۆ من ناڵێم ئێساکەمە قسەمان لەسەرەوە نیە تەقیمی ئەنجومەنی پارێزگاکان بکەین ئێستا قسە لەسەرەوەیە ئەنجومەنی پارێزگاکان بە عەمەلی و تا بە یاساش وردە بێ کاریگەری ئەکرێ بۆیە مەترسیەکێ بەوەی کە ڕۆڵ لە ئەنجومەنی پارێزگاکان وەربگیرێتەوانێ و ئەمە ترسی ئەوەی هەیە کە هەنگاوی تریشی بەدوایە بێت بەوەی کە بە تەواوەتی دەسەڵاتەکان تەنها و تەنها لە چەند وەزیرێکا کۆ بکرێتەوانێ و ناوچەکان بە تەواوەتی فەرامۆش بکرێن و پەرەوێز سپاس دەکەم کاک عەباس دەقەیەکیش بۆ بڕێز سەبارەت بەوەی کە ئەمە زیانی لە کوردستانەداوە کە مەرکەزیەتی زۆرەیە بۆ نمونە هەموو دەسەڵاتەکان لە پایتەخت بێت جیاوازیشی دروست نەکردووە لە خزمەتگوزار لێنەوە ناوچەکان
وەڵام من پێم وانییە بەو شکلێتە بێ ینی ئەمەی ئارام دەیرێ ڕاستە ینی لە هەندێک بابەتەوە بەڵام بەم شکلێتە نییە ئەگەر نیەتە بێ بۆ خزمەتکردن ئێمە خۆ ئەنجومەنی پارێزگامان هەیە و ڕاوێژی پێکراوە و ئەنجومەنی شارەوانەکانیشمان هەتا هەبووە تا ئێستا کە هەرمان نەوەشاندۆتەوە و بەڵام ئەگەر نیەتە بێ بۆ خزمەتکردن من پێم وایە زۆر ئاساییە ینی ئەوە نیە مانای شارەزانە بوو ناخۆ وەزیری مەسەلەن ناوخۆ دەتوانێت مدیر نەحیەکان و قامەکانی بانکە بزانێ خزمەتکردنی سنووری ئەم قەزا و ناحیانە چییە دەتوانێت یانێ پێم وایە ینی مدیر نەحیە و قامەکانی ئەم وڵاتەی ئێمەش هەموو کوڕی ئەم شارەنە حەزیان لێ دەسەڵاتیان نەبێ و خزمەتی خەڵکیاکەن و هەریەکە ڕۆژانە بە کۆمەڵی وەرەقە و کۆمەڵە داواکاری و پرۆژەوە بۆی کە خەڵکی ناوچەکەش لیان ڕازی بێ کە خزمەتی خەڵک دەکەن مەبەستەکە ئەمە نییە وڵات دەسەڵات مەبەستەکە ئەوەیە نێتی نەکردنەکە هەبووە ئەوە نیە ئەگە ئەنجومەنی پارێزگا چالاک بکرێ خزمەت زۆر ئەکرێ ئەگە چالاک نەکرێ خزمەت زۆر ناکرێ بەڵام دەبێت نیەتی ئەومان هەبێ بەڕاستی ئەم دەسەڵاتانە لەسەری سەرەوە شۆڕکەینەوە بیدەین بە قەزا و ناحیە و محافزەکان پێم وایە هێشتا کە زیاتر خزمەت و نیەتی خزمەتکردنی خەڵکمان هەبێ بەڵێ زۆر بە کورتی ئەگەر سپەی ئێستەوە وادەکان درێژ بکەنەوە لەمە و دوا بڕیارەکانی کاری پێ دەکرێت کە ئەنجومەنی شورا و توی بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگا کاری پێ ناکرێت بە کورتی بێ سوپاس دەکەم کاتم نەماوە لە ڕێی قانونیەوە پێویستە کاری پێ بکرێت پێشتر چەندی پێکراوە لە دوای ئەم درێژکردنەوەش هەر ئەوەندەی پێ دەکرێت سپاس دەکەم کاگەرم سەبارەت زۆر بە کورتی دیاریکردنی وادەیەک لەو کاتێک کە هەڵبژێردراونە بەستەوەی چەندی پێکراوە کە لە کاتی قانونی بۆتە سپاس دەکەم سەبارەت بە دیاریکردنی وادەیەک پێ دوای زەروری یاخود تا کاتی هەڵبژاردن وادەکان دیاری ئەوان مادامێکی دەستیامر بۆ ئەمە و درێژیان کردوانێ بەڕاستی ئەو درێژکردنەوە ئەوان لێخوازەکە ئەبێ وادەیەک دیاری بکەن ئەگەر وادەیەک دیار نەکەن کەواتە مەسەلەکە درێژکردنەوەی وادەکە نەبووە ئەوەندەی بەرگەکەی تر بووە زۆر سپاس بۆ بەڕێز ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی باڵوجان لە ستودیۆی سەرەکی هەروەها لە لێرە عەباس فتاح ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ